سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەوەی کە بە بەرنمەیەکی تایبەت هاتوومەتەوە خزمەتان. بەرنامەی تایبەتی ڕۆمان سەبارەتە بە ئاکامەکانی هەڵبژاردننی ئەم دوانەی وڵاتانی ئوروپا. هەروەک ئاگادارن لە ماوەی چەند حوتوی ڕابردوودا دوو هەڵبژاردن لە دوو وڵاتی گرنگی ئوروپادا بەڕێوە چوون کە ئاکامەکانیان بە پێچەوانەی پێشبینیەکان بوون. لە بریتانیا دوای 14 ساڵ پارتیکار جارێکی تر هاتەوە سەردەسەڵات و بە جیاوازیەکی زۆرەوە پارتی پارێزگارانی تووشی شکست کرد. لە وڵاتی فەڕانسەش بە پێچەوانەی ئەوە کە چاوەڕوان دەکرا بەرەی خانمی ماری لۆپێن براوەی ئەو هەڵبژاردنە بێت، بەڵام بەرەی چەپ و دژی فاشیزم زۆرینەی دەنگەکانیان دەستەبەر کرد. ئێمە لەم بەرنامە تایبەتەدا سەبارەت بەم ڕووداوانە و هۆکارەکانی ئەم وەرچەرخانە کۆمەڵایەتیە داوامان لە بەڕێز کاگ عەلی مەولود چالاکی سیاسی و مەدەنی کردووەتە بەشداری ئەم بەرنامە تایبەتە بێت و چەند پرسیارێکی ئاراستە بکەین. بەڕێز کاگ عەلی مەولود ئەم کاتت باش، زۆر سپاس بەوەی کە بەشداری لە بەرنامەی تایبەتی ئەمڕۆی تلڤیزیۆنی کۆمەڵەدا کرد. ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ئێوە و سڵاوم هەیە بۆ بینەرانتان. زۆر سپاس، بەخێر بیت. بەڕێز کاگ عەلی مەولود، یەکەم پرسیارم با لێرەوە دەست پێ بکەم. ئەو قەیرانانی کە لە کۆمەڵگای ئوروپادا لەم ساڵانەی دواییدا کە خۆتان ئاگادارن سەریان هەڵداوە، پێم باشە پێم بڵێ گرنگترینەکانی کامانن؟ هەڵبەتە سیستەمی سەرمایەداری خۆی سیستەمێکی ئەزمە هەڵگرە، وەک دەڵێن هەر دەی جارێک تووشی قەیرانێک تووشی ئەزمەیەک دەبێت لە بواری جۆرا تا چارەسەری کێشەیەک ئەزمەیەک دەکات، چارەسەری بڵین کێشەیەشکە ڕوبەڕووی دەبێتەوە. ئەمە خۆی تەبعات و تەبیعەتی سیستەمەکە خۆی ئەوەیە. بەڵام ئەگەر لە پەیوەند بە پرسیارەکەی بەڕێستانەوە باسی قەیرانەکان یا کێشەکانی کۆمەلگای ئەوروپی بکەین لە ماوانی دواییدا، دەزانین چەند خاڵێک ئەوەی کە بە نەزەری من دەگا هەڵبەتە باسینی ئاماژەیان بکەین. یەکێ لەوانە ئاکامەکانی دوای کۆڤید-19 دوای نەخۆشی کۆرۆنایە کە بە جۆرێک کۆمەلگای وەستان بە جۆرێک نیشانیدا کە ئەم سیستەمە توانای پارێزگاریکردن لە ژیانی گشتی نییە یا لاوازە، یا هەر نەخۆشیەکی لە بابەتی کۆرۆنا دەتوانێت هەڕەشە لە ژیانی ملیۆنها ئینسان بکات، دەتوانێت ژیانی ئینسانەکان تووشی تەنگژە و کێشە و گرفتی گەورە بکاتەوە. وە لە حاڵەتی چارەسەرکردنیشە ئەم با بڵین سەرمایەداری کاتێکە ویستی لە پەیوەند بە چارەسەری ئەم کێشە گەورەیەوە، ئەم نەخۆشیە گەورەیەوە بە جۆرێک هەنگاوەکانی ڕاستە مەسەلەن لە سەرەتایە دەمی چیسەکانی کردەوە و کۆمەڵک پارەی زۆری لەو بوارەدا تەرخان کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا. بەڵام ئەمە سەرنجام نەک هەر نەبوو بەمای خۆشگوزەرانی و بەدیهێنانی سیستەمێکی تەندروستی گشتی بۆ کۆمەلگای مرۆیی، بۆ کۆمەلگای مرۆڤایەتی، بە پێچەوانەوە بوو بەمایی دەوڵەمەندبوونی هەرچی زیاتری کۆمەڵی کۆمپانیا و کەرتی تایبەت. و لە بەرامبەر ئەوەشدا دیسانەوە ئەو خەرجیانەی کە لە پەیوەند بەم مەسەلەیە کرابوو، ئەتوانم بڵێم تەواوی دەوڵەتەکانی مەوجود، دەوڵەتەکانی لە سەرکار هەوڵیاندا ئەو خەرجیانە لە ژیان و قوتی خەڵکی زەحمەتچێژ و خەڵک بە شێوەیەکی گشتی یا لەسەر حسابی ژیانی گشتی بتوان ئەو خەرجیانە بە جۆرێشکە وەربگرنەوە. لە پەیوەندمەوە بە پێچەوانەی ئەوەی کە فرسەتێکی زۆری ڕەخسان بۆ دەوڵەمەندبوونی کۆمپانیاکان و کەرتی گشتی و پازانجێکی زۆری بۆ ئەوان دەستەبەر کرد. بەڵام لەولاوە فشارێکی زۆری لەسەر ژیانی مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی دانا، لە مەسەلەی باج و خەراجەوە بگرێت تا گرانبوونی پێویستیەکانی ژیان، تا بێکاری، تا زۆر مەسائل لەو بابەتانە. وەیەکێتر لەو خاڵانەی کە با بڵین دەتوانین وەکوویەکێ لە کێشەکان و قەیرانەکانی ئەم سەردەمە باسیکەین، مەسەلەی شەڕی ئۆکرانیا یا شەڕی رووسیا و ناتۆیە، کە ئەمە بە جۆرێک مەسەلەن ئەزەمەی ئابووری یا مەسەلەن کێشەی ئابووری گەورەی بۆ خەڵکی ئەوروپا دروست کردووە و مەترسی شەڕی هێناوەتە بەر دەرگاکانیان و جۆرێک با بڵین پەنابەری زیاد کردو کە یەکێک لە کێشەکانی کۆمەلگای ئەوروپیە
بەرحاڵ بارودۆخێکی پێکێناوە کە بارودۆخێکی نەخوازراوە لە مەسلەی بێکاری، لە مەسلەی گرانی، لە مەسلەی کێشەی ئابووری، کێشەی سوتەمەنی گرانبوونیان و تا ئەگاتە با بڵین زۆر ئاستیتر کە ئەمەش دیسانەوە چێ لەو کێشانەیە کە ئێستا بەرۆکی بە کۆمەلگای ئەوروپا گرتووە. کێشەیەکی تر بە بڕوای من کە دەکرێت لە ریزی ئەو کێشانە بە حسابێن بێنین کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئەوروپادا بە شێوەیەکی گشتی کە ڕەنگە واوەتریش لەو هەبێ مەسلەی پەرسەندنی ڕاستڕەوی توندڕەوە، یعنی باڵی ڕاستی توندڕە و یەکێک لە زاهیرەکانی کۆمەلگای ئەوروپیە کە ئەمەش لەسەر بنەمای ئەوەی کە پێیان وایە مەسەلەن توندڕەوی یەکێک لە ڕێگا چارەکانە کە حتمما ڕەنگە لە پرسیارەکانی تردا فرسەتیەوە ببینەوە سەری گرفتێکە یەکێک لە گرفتەکانە کە کۆمەلگای ئەوروپای هەم خستوتە با بڵین دۆخی با بڵین ئەگەری شەڕی هەمیشەیەوە و بەرحاڵ ژیانێکی سەختی بۆ خەڵک بە دیاری پێەیە و بە شێوەیەکی گشتی با بڵین کۆمەلگای ئەوروپی خستوتە ئاستێکەوە کە لەگەڵ حاڵتەکانی پێشوو لەگەڵ کۆمەلگاکانی پێشوو بەراورد ناکرێ و بە شێوەیەکی گشتی ژیانی خەڵکی خستوتە تنگانەوە حاڵتێکی با بڵین ناخۆشەوە. مەسلەیەکی تر کە هەر دەتوانین بڵین کێشەکانی یعنی چێ لەو کێشانەیە کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئەوروپی دەتوانین بڵین کاریگەری هەیە یا مەوجودە قسەی لەسەر دەکرێت ئەویش کێشەی با بڵین پەنابەریە. پەنابەری بۆ بە یەکێ لە بمبەخشنەوە کە دووربینەکە خراپ بوو، پەنابەری یەکێ لەو کێشانەیە کە لەو کۆمەلگانەدا باسی دەکرێت و بە یەکێک لە کێشەکانی و کۆمەلگایی داندێ بە تایبەتیش ئەو ژمارەی زۆری پەنابەران پشتی شێری بەر ئەوروپا دەکەوێت، یانی ئەوانەی لە وڵاتە جۆراوجۆرەکانەوە لە دەستی بارودۆخی سیاسی و ئابووری خۆیان هەڵدێن، زۆربیان لە ئەوروپا دەگیرسێنەوە کە ئەمانەش بەشی زۆریان بە تایبەتمەندیەکانی خۆیانەوە کە ئەمە شعورێکی وای دروست کردو کە ئەمە ڕەنگە لە نزیک ماوەدا لە مەسەلەن لە ماوەیەکی نەک زۆر دوور مەسەلەن دیموگرافیا ئەو کۆمەلگایانە بگۆڕێ لەباری سیاسی و لەباری کەلتوری و لەباری شارستانیەتی ئەوانە ئەمانە بەرحاڵ توانین بڵین ئەو کێشانن کەواتە بە بڕوای منەوەی کە بمانێ و کورتی بکەینەوە باسیکەین ئەمە توانین بڵین کۆمەلگای ئەوروپی ئێستا هەم کێشە و قەیرانی ئابووری هەیە و هەم سیاسی هەیە و هەم با بڵین کێشەی با بڵین دیموگرافی هەیە و بە شێوەیەکی گشتی مەسەلەن کۆمەلگاکە ڕووی لەوەیە مەسەلەن بە پێچەوانی جاران مەسەلەن کێشە چینایەتەکانیشی تا ڕادەیەکی زۆر قوڵتر ببنەوە. زۆر باشە کاک ئەلیگیان، ئێوە زۆر بە دروستی ئاماژتان بە ئەو قەیرانانە و کێشە و گرفتانەی ئەم ساڵانەی دوایی لە وڵاتانی ئەوروپا کرد، چ لە بواری ئابووری، چ لە بواری کۆمەڵایەتی، چ لە بواری سیاسیش، و گرنگترینیان کە بە دروستی ئاماژتان پێدا بارودۆخی ئێستای پەنابەرانە و زۆر کێشە و گرفتیشیان هەیە. باشە خەڵکانی وڵاتانی ئوروپایی بەگشتی و بریتانیا و فەڕەنسا بۆچی لە ساڵانی پێشوودا و بەرەو دەستە ڕاستیەکان چوون، بۆچی ئاوا بەرەی ڕاستڕەوەکان زیاتر دەسەڵاتیان بەدەستەوە بووە؟ دیارە هەمووشی هۆکارەکانی هەر هاتنە سەرکاری ئەمانەوە دەسەڵات بەدەستگشتنی ئەمانە بووە. وڵام بەرە هەمووشدەوە بڵی کە ڕاستڕەوی یا ڕاستڕەوی ئەم جۆری کە ئێستا پێشنەی کە ئێستا هەیە خۆی جوڵانەوەی سیاسیە. بەڕێز مەولود، ئەگەر بکرێت یەک کەمێک سەری دووربینەکە بخەوێنن چون کادرەکەتان باش نییە، داوای لێبوردن دەکەم ببوورن. فەرمووت. بەر لە هەمووش دەبێت ئەوە بزانین کە ڕاستڕەوی یا ڕاستی توندڕەو کە ئێستا وا خەریکە دێتە پێشەوە جۆری پرسیارەکەی ئێوەش کە بمانێ قسەی لەسەر بکەین، خۆی جوڵانەوەیکی سیاسیە، بیرمەندی خۆی هەیە، لایەنگری خۆی هەیە، بەرحاڵ پشتیوانی خۆی هەیە، یعنی جوڵانەوەیەکی سیاسیە کە ئەوێ لە ڕوانگەی خۆیەوە وەڵامی کێشەکان و ئێمە پێشتر باسمان کرد مەسەلەن کۆمەلگای ئەمڕۆ کۆمەلگایکی خاڵی لە کێشە نییە، کۆمەلگایکی پرکێشەیە بە پێچەوانەوە، ئەمەش لە ڕێگای خۆیەوە مەسەلەن ئەم بەشە لە بۆژوازی لە سیستەمەکە ئەوێ لەم ڕوانگەیەوە وەڵامی کێشەکان بداتەوە کە بە بڕوای من
ئەم سیستەمە یا سەرمایه‌داری ڕێگای زۆر و جۆرە و جۆری تاقی کردوێتەوە بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگا، بۆ دەست بە سەراگرتنی کۆمەلگا، هەر لە دیموکراسی پەرلەمانیەوە بگرە تا لیبرالیزم تا ئیمپریالیزم تا شێوازی جۆرا و جۆری هێناوە. ئەمەژێکی لەو شێوازانەیە کە سەرمایه‌داری لە مێژووی خۆیدا تاقیشی کردوێتەوە هەڵبەتە، کە ئێمە مەسەلەن شایدی نازیزم و شۆڤینیزمی و بەرحاڵ فاشیزمین کە سەرمایه‌داری لە دەورەیەک لە ژیانی سیاسی خۆیدا پەیڕەوی کردووە، بەدەستێەوە گرتووە، سەربەخۆلەوەی کە زەرەری زۆریشی تیا کردو، زەرەری زۆریشی بە کۆمەلگاکان گەیاندووە. بەڵام لەگەڵەوەشدا ئەمە ڕێگایەکە کە دیسانەوە کۆمەڵێک خەڵک هەیە دەیانوێت جارشکە تاقی بکەنەوە. مەسەلەیەکی تر کە دەکرێت مەسەلەن ئاماژەی پێ بکەین ئەویشەوەیە کە ئەو کێشانەی کە ئێمە پێشتر لە خاڵی یەکەمدا ئاماژەمان پێکرد یا لە وەڵامی پرسیاری یەکەمدا ئاماژەیان پێکرا بە زۆرێک، شعورێکی وای دروست کردو کە با بڵێن کۆمەلگای ئەوروپی بۆ ئەوەی کە لە شەڕی رووسیا خۆی بپارێزێ یا بە شێوەیەکی گشتی خۆی بە دوور لە شەڕ بگرێ یا سەرکەوتوو بێ لە شەڕەکانیدا، خۆی لە مەسەلەی پەنابەریدا چارەسەرێکی جدی بدۆزێتەوە، بارودۆخێکی ئابووری خوازراوی وا بەدیبێنێ کە بتوانێت بێتە خاوەنی ئابوووریەکی بەهێز. شوورێکی وا دروست بوو کە دەوڵەتی بەهێز دروست بکە، دەوڵەتی بەهێزیش بە دڵنیایەوە لە ڕێگای ڕازڕەوەکانەوە تەئمین دەبێت. لە لانی کەم شعورێکی وا هەیە کە لە ڕێگای ڕازڕەوەکانەوە تەئمین دەبێت. بڕەمی ژۆیچێ لەو خاڵانەیە کە ڕەنگە کە بەشێک لە خەڵکی گەیاند بێتە ئەو بۆچوونەی و قەنەعەتەی کە هاتنی ڕازڕەوەکان ڕەنگە بتوانێت دەوڵەتێکی بەهێز دروستە کە لەباری ئابووری و سیاسیەوە کۆمەک بۆ کۆمەلگانە بکە لەو تەنگژانی کە ئێستا هەیە نەبیانێن کە دەرەوە. خاڵێکی تر بە بڕای من دەگەڕێتەوە بەوەی کە چەپ کە یەکێک لە ڕکابەرە جدیەکانی باڵی ڕاستە، بەتایبەتی لە دوای لە کۆتایی لە سەرەتای دەیەی کۆتایی سەدەی 20 لە مەسەلەن لە نەوەتەکانی سەدەی 20 سەربەیەکی گەورەی بەرکەوت. بەڵام بەداخەوە ئەم چەپە تقریبەن نەک هەر ئەم زەربە خواردنی نەک هەر لە مەیدان دەرچوونی ئەوەی کە پێی دەڵێن بلوچی ڕۆژهەڵات ڕێگایەکی بۆ نەکردەوە بۆی کە ئەبدەیتی خۆی بکە، بۆی پێداچوونەوە بە خۆی دابکە، بۆی ڕێگایشکە بدینێتەوە بۆی کە لە کۆمەلگایە بە جۆرێکی کاراتر کاریگەری لەسەر کۆمەلگا بکە. بە هەمان شێوەی بێ جۆرێک مەسەلەن دەستە پاچە مایەوە لە جوابدانەوەی پێویستەکانی کۆمەلگای ئەمڕۆیە، یعنی جۆرێک با بڵێن درێژدان بە شێوەکاری نەریتی یا واسێنان لە سۆشیالیزم و کۆمونیزم کە بڕێک لە ڕێکخراوە حیزبە چەپەکانی بۆ ئاقارەدا بڕوە، ئەوەی کە ماشەوە بە درێژە پێدان بە شێوە نەریتیەکەی نەیتوانی ببێتە ڕکابەرێکی باش لە بەرامبەر سەرمایه‌داریدا. ئەمەش دیسانەوە کە وەکو ئەزمونێکی با بڵێن ئەزمون کرا و تاقی کراوە، خەڵک نەیتوانی متمانەی خۆی یا پشتی پێ بەستێ بۆی کە لە کۆمەلگاکانی ئەمڕۆدا جوابی پێویستیەکان و نیازەکانی بداتەوە. بە بڕای من ئەمەش بخۆی یەکێ لە فاکتەرەکانە بۆیە ڕاستەکەی چەپ ئەگەر بیتوانێت مەسەلەن بە شێوەیەکی تر بێتە ململانەی لەگەڵ سەرمایه‌داری باڵی ڕاست، ڕەنگە ئەو فرسەتە و ئەو دەواازەی بۆ باڵی ڕاستی توندڕە و نەکرداتەوە یا بە ئاسانی نەیتوانی ئەم بیرۆکەی ئەم با بڵین ڕەوتە لە ناو کۆمەلگای ئەوروپیدا بە تایبەتی جێگای خۆی بکاتەوە. باشە، حتمما دێنە سەر ئەو وەزعیەتی ئێستای بەرەی چەپ و کاریگەریەکانیان و چیان کردووە تا ئێستا. بەڵام با من پێشتر پرسیارە بکەم هەر لە قسەکانی خۆشتاندا کە ئاماژتان پێدا کۆمەڵێک خەڵک هەیە کە پێیان وایە بە هاتنە سەرکاری بەرەی ڕاست دەوڵەتێکی بەهێز دروست دەبێت و جۆرێک کە بۆ خۆتان ئیشارەتان پێکرد بە دوور لە شەڕگرتن و یا بڵێن ئابووریەکی بەهێز دروست دەکات و جۆرێکیش پێیان مەسەلەن پێیان وایە کە دووبارە دەبێت ناسیسم سەر هەڵداتەوە. بەڕێز مەولود، باشە سیاست و بەرنامەی بەرەی ڕاست بۆ داهاتووی ئەو وڵاتانە بۆچی بوو بە جێگای نیگەرانی و چوهەکارێک بۆ ئەوەی کە خەڵکی ئەو وڵاتانە ئەوەندەی نیگەران بن و لەوە پشتیشیان تێ بکەن؟ بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن خەڵک نەکرد لە ئەوروپا، توانم بڵم لە هەموو شوێنەکانی دنیا نیگەرانیەک و دەردۆنجێکی زۆریان لەگەڵ دەسەڵاتەکان هەیە. خەڵک بێزارە لەم دەسەڵاتانە،
ئەو دەسەڵاتانە مەسەلەن کەمینەیەکی بە قەولی مەشهور مفتەخۆر لەسەرەوە مەسەلەن بڕیار لە چارەنووسی کۆمەلگادەن و کەمینەیەک بڕیارەدەن کە شەڕ بکەن، کەمینەیەک بڕیارەدەن کار ڕابگرن، کەمینی بەرحاڵ چارەنووسی ئینسانەکان کەوتوتە دەست کەمینەیەک بە گوێرەی خواست و بەرژەوەندی خۆیان و تێفکرینی خۆیان و مەزاجی خۆیان بڕیاری لەسەردەن کە ئەمە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی هەم خەڵکی لە بەشداری سیاسی تا ڕادەیەکی زۆر مەحروم کرد و دووری خستۆتەوە و هەم خەڵکی بێزار کردووە لەو شێوە دەسەڵاتانە. ئەمە بە بڕای من یەکێ لەو فاکتەرانەیە کە خەڵک نایەوێ ئەم شێوە لە ژیان درێژی هەبێ، پێویستی بە گۆڕانکاریە و خوازیاری گۆڕانکاریە و هەوڵی گۆڕانکاریژدا. و خاڵێکی ترەوەی کە ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپای بینیمان کە لایەنە ڕاستەکانی ڕەوتە ڕاستەکان جۆرێک لە سەرکەوتنیان بەدەستێنا. بە بڕای من ئەمە شۆچێک بوو بۆ کۆمەلگا و خەڵکی ترسان بە جۆرێک، بۆیە لەم هەڵبژاردنانەی کە لە بەریتانیا و فەڕەنسا بە تایبەت کە بە دوای لە ماوەیەکی نزیکدا بە دوای هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپادا هاتن، خەڵک بە جۆرێ لە جۆرەکان جوابی خۆیان بەو مەترسێدایەوە. و یەک مەسەلەی ترکە من بە بڕای من قابلی باڵین باسکردن ئەوەیە کە مەسەلەن خەڵک بە شێوەیەکی کۆمەڵایەتی وەڵامی خۆی بە مەترسیەکان دەداتەوە کە بڕای من ئەوەی کە لە فەڕەنسا و بەریتانیا ڕوویدا هەر جۆرێک بوو لەو بابەتانە خەڵک بە شێوەیەکی کۆمەڵایەتی و بە شێوەیەکی خۆڕسک وەڵامی خۆی پێدایەوە. دووەم بەرەی ڕاست خۆی چارەسەرەکانیشی خۆی بۆ مشکلە، یعنی ئەو چارەسەرانەی کە دەیخاتە ڕوو بۆ مشکلانەوە بۆ کێشانەی کە لە کۆمەڵگاکاندا هەیە لە خودی کێشەکان کێشەترە، لە خودی کێشەکان خراپترە، یعنی بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕێگایەکی خراپتر لەوەی کە مەوجودە دێنێتە پێشەوە. بۆ نمونە ئەگەر وەک مەسەلە باسکەین ئێمە لە بەرامبەر ئەزمەی ئابووریدا مەسەلەی سکەڵگوشین و فشارهێنانە سەر ژیانی خەڵک و زیادکردنی باج و کەمکردنەوەی خزمەتگوزاریەکان و کەمکردنەوەی بیمەکان و کەمکردنەوەی کرێ و ئیلی ئاخری ئەمانە مەسەلە ئەمە ڕێگا چارەکەیەتی کە خۆی لە کێشەکە خراپترە لە بەرامبەر مەسەلەی ئاوا پەنابەریدا مەسەلەی ڕاسیزم دێنێتە پێشەوە، مەسەلەی نەژادپەرستی دێنێتە پێشەوە. تەواوی ئەو کێشانەی کە مەسەلەن لە پەیوەند بە مەسەلەی شەڕەوە مەسەلەن فوو بە ئاگری شەڕدا دەکات، مەسەلەن با بڵێن دیاردەی شەڕ نزیکتر دەکاتەوە، ئەگەری شەڕ زیاتر دەکات. بۆیە بە بڕای من ئەمە یەکێ لەو کێشانەیە کە باڵی ڕاست خۆی هەیەی و بەڕاستیش بڵێن خەڵکی ترساندووە و خەڵک مەترسی لەسەری هەیە. و شێوەیەکی گشتی مەسەلەن خەڵک بەرنامەکانی باڵی ڕاستی تا ڕادەیەک ئەزمون کردووە و جگە لە باش خراپتربوونی تەنگەژەی زیاتر و خراپتربوونی باری ژیانی شتێکەکەی لێ نەچنیوەتەوە. و شەڕی غەزەش بە بڕای من یەکێ لەو مەسەلانەیە کە ئێمە شاهیدی ئەوەین کە لە چەند مانگی ڕابردوودا ئیسرائیل بەو پەڕی دەست ئاڵاییەوە وەتوانین بڵێن بە مبارەکە و بە هاوکاری و بە پشتیوانی ئەمریکا و هێزە دەوڵەتە ڕازڕەوەکانی ئەوروپا و ئەوانە قەتڵعامێکی دروست کردووە، یعنی باڵین کۆمەڵکوژێکی دەستداوەتێ کە بەڕاستی جێگای نیگەرانێکی زۆر گەورەی کۆمەلگای مرۆییە کە ئەمانە دەبینین ڕاستەکەی خەڵک زیاتر لە بەرنامەکان و لە سیاستەکانی باڵی ڕاست و بە تایبەتی باڵی ڕاستی توندرە و دەسڵەمێتەوە و خوازیاری ئەوەیە کە شتێکی تر جێگای بگرێتەوە. بەڕێز کاک عەلی مەولود، ئەرە و جۆرەی کە بۆ خۆشتان ئاماژتان پێدا ئەو نیگەرانیەکانی کە بە دروستیش ئشارەتان پێکرد، بڵین خەروەک خۆشتان ئاگادارن لە هەندێک لە وڵاتانی ئوروپایی بەرەی ڕاست براوەی ئەم هەڵبژاردانە بوون و دەسەڵاتیان بەدەستەوە گرت. هەر و جۆرەی کە بۆ خۆشتان باستان کرد نیگەرانیەکان ئەو بوون کە کێشە ئابووری و کۆمەڵایەتیەکان و سیاسیەکان ئەزمون وای نیشانداوە کە ئەوان هیچ ڕێگە چارەیەکی وایان بۆ نەبیندۆتەوە کە کەمتر بێتەوە ئەم کێشە و گرفتانە و تایبەتەن ئەگەر ئەوەی کە بۆ خۆت ئیشارەت پێکرد کێشەی پەنابەران دواتر شەڕ هەرو جۆری کە بۆ خۆتان بەرەی ڕاست بەجێ ئەوەی کە شەڕەکە هەوڵ کاتەوە فووی پێدا دەکات و نمونە شەڕی غەزە شتێناوەتەوە. با بینە سەر خودی بەرەی چەپ کە لە پرسیاری پێشووترماندا خۆت ئاماژەت پێدا. ئایا ئەو ڕەوتەی بە ناوی چەپ کە زۆرینەی دەنگەکانی بەدەستهێناوە لە هەردوو وڵات
خاوەنی پلان و بەرنمەیەکی وا هەن کە بتوانن قەیرانە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئەو وڵاتانە سەر و سامان بدەن بەرچاوترینی جیاوازیان لەگەڵ ئەو بەرەی دەستە ڕاستیەکان کە ئێستا کە بە زۆر بە خاڵی ئاماژت پێدا چییە؟ بە شێوەیەکی گشتی چەپ هەم بە پێی پێناسە و هەم بە پێی کارنامەیان ئەوەی کە لە ڕابردوودا بینرا و ئەزمون کراوە بەشێکە لە چارەسەر یعنی هەمیشە بەشێک لە پلان و بەرنامەکانی بەرەی چەپ بەشێک بۆ لە چارەسەر ئەگەر لەسەر نزیکترین ئاستی خۆشی دابووە بەرەی چەپ بە شێوەیەکی گشتی دژی جەنگ بەرەی چەک بە شێوەیەکی گشتی دژی نەژاد پەرستی بوون بە شێوەیەکی گشتی دژی بڵین لایەنگری مافەکانی مرۆڤ و مافی هاوڵاتی بوون و ئەوانە کوچ کۆمەڵک لە تایبەتمەندین بە بڕای من هەرچی هەر پێوانەیەک بێ دەتوانین بڵین لە چاو پلان و بەرنامەی بەرەی ڕاست دەتوانین بڵین جیاوازێکی هەیە بۆ ژیانی خەڵک لەو تا شوێنی کە پەیوەندی بە ژیانی گشتی خەڵکەوە هەیە بەڵام ڕاستەکە گەر پێمان وابێ ئەمە مەسەلەن بەرنمەیەکیان هەیە بۆ کۆتایی هێنان بە ئەو قەیرانە سیاسی و ئابوووریانەی کە لە کۆمەلگای ئێستای مرۆڤایەتیدا هەیە بە بڕای من هێشتا ئەوانە لەو ئاستەدانین هێشتا لە توانایەکی وا بەهرەمەند نین کە ئەو کێشانەی کە لەم کۆمەلگایەدا بە زۆرە لە زۆرەکان چارەسەر بووە بەرنامەکەشیان بە شێوەیەکی گشتی ڕووی لەوەنێ و بۆ ئەوەی چەپ بتوانێت ڕۆڵێکی لەم بابەتە ببینێ بە بڕای من بەر لە هەموو شت ئەبێ جارێ چارەسەری خۆی بکات چارەسەری کێشەکانی خۆی بکات کە بەشێک لە چارەسەرەکەی لە کێشەکانی بە بڕای من نەریتی بوونە و ڕاوەستانە لەسەر ئەو شێوازانەی کە چەندین جار ئەزمون کراوە تاقی کراوەتەوە خەڵک نەیتوانیوە مەسەلەن نیازەکانی خەڵک وەڵام بداتەوە پێویستەکانی کۆمەلگا وەڵام بداتەوە بۆیە یەکێ لەو مەسەلانی کە پێویستە بۆ ئەوەی چەپ بخاتە سەر ئەو ڕێچکەی ئەو ڕێگایی کە بتوانێت وەڵامی ئەم کێشانە بداتەوە بتوانێت چارەسەرێک بۆ ئەو ئەزمە قەیرانانە بخاتە بەردەست ئەوەیە کە بە خۆداچوونەوەی بکەوە ڕێگایەک بدۆزێتەوە کە ئەم ڕێگایە بە بڕوای من لە هیچ کامێک لەو دوو ڕێگایانی کە پێشتر بووە چ لەو ڕێگایی کە لە ڕێگای سۆشیال دیموکراتەکان و بەشداریکردن لە پەرلەمان و بارحاڵ دەنگهێنانەوە کۆی کە لەمانە کردمان کە ئەمە ناتوانێت ئەتوانێت چارەسەرێکی مثلەن جزئی بدا ئەتوانێت باشتر بێت لە وەکو باسم کرد لە چارەسەری باڵی ڕاست بەڵام لە ڕاستی ناتوانێت چارەسەرێکی ڕیشەیی بداوە بەو جۆرەش مەسەلەن ڕاوەستان لەسەر ئەوەی کە تەنها و تەنها لە ڕێگای شۆڕشی کرێکاریەوە دەتوانین ئەم کۆمەلگایە چارەسەر بکەین و کێشەکانی وەڵام بدەینەوە قەرەکانی چارەسەر بڕای من ئەمەش تا ڕادێکی زۆر بە بنبەست گەیشتووە بۆیە چەپ ئەبێ جۆرێک لە خوێندنەوەی بۆ کۆمەلگا هەبێ و جۆرێکی تر لە بەخۆداچوونەوەی هەبێ و ڕێگایەکی کاراتر بۆ خەبات و بەرەنگاری بێنێتە پێشەوە کە بتوانێت کۆمەلگا لە ئاستەنگەکان و لە ڕێگاچارەکانی کۆمەلگای سەرمایه‌داری ئێستا بێنێتە دەرەوە بیخاتە سەر ڕێگایەکە کۆمەلگا بەرەو شوێنێک بەرەو ئازادی زیاتر بەرەو یەکسانی و بەرەو ژیانێکی هاوبەش و پێکەوژەم بەرز کاک عەلی من یەک پرسیاری تر بکەم ئەلان زیاتر لە هەفتەیەکە لە هەڵبژاردننی مەسەلەن بۆ نمونە وڵاتی وەکو فەڕەنسا دێنمەوە زیاتر لە هەفتەیەکە لەم هەڵبژاردنە تێدەپەڕێت و بەرەی چەپیش بە زۆرینی دەنگەوە براوەی ئەم هەڵبژاردنە بوو بۆچی تا ئێستا نەیتوانیەوە دەوڵەت دابمەزرێنێت وەڵام بەتاوە خۆیان هەیە کێشەکە بڵێن لە بەریبیاتی چاپێکوتنگە باس کرد ئەمە پێمینێکە بوو چاوەڕوانیەکە بوو کە بەرەی ڕاست بتوانێت لانی کەم تەوازنێک ڕابگرێ لانی کەم جاریشکە بێتەوە یا بڵێن بێتەوە سەر ساحەی سیاسی یا مەسەلەن پێشڕەوی بکە ئەگەر تەنانەت مەسەلەن موقعی خۆشی لە بارودۆخی سیاسی نەپارێزێ ئەمە بە دڵنیاییەوە شۆشێکی دروست کردووە ڕەنگە نەتوانن مەسەلەن بە ئاسانی مەسەلەن ئەوە تێپەڕێ من تەنانە شایدی ئەوە بوون کە پێشبینی دەکرا ئەگەر ڕاستەکان بەتایبەت لە فەڕەنسا ئەگەر ڕاستەکان دەنگی یەکەم بێنن یا هەڵبژاردنەکە ببنەوە ڕەنگە چەپەکان کێشە و ئاشوبێکی زۆر بنێنەوە بۆیە هێزێکی پۆلیسی زۆریان ڕژاند بۆ ناو شەقامەکانەوە بۆیە بە بڕای من ئەمە ڕەنگە کاتی بووە بۆی کە
تا ئەم شۆکە بەریانەدا، بەڵام لە هەموو حاڵەتێکدا بە بڕای من ڕەنگە زۆر تێنەپەڕێ توان ئەوە چارەسەر بکەن. زۆر باشە بەڕێز کاک عەلی، دیارە ئەگە بینە سەر مەسەلەی هەڵبژاردن دیارە جیاوازی هەیە لەبینی هەڵبژاردن لای وڵاتانی ئێمەوە لە وڵاتانی ئوروپا. من پرسیارەکەم لێرەدا ئەو خاڵە پۆزیتیفانی لەو هەڵبژاردانەدا خۆیان دەرخستووە دەکرێت وەکو ئەزمون چیان لێ بکرێت لە وڵاتانی لای ئێمە کامانن، چۆنە خەڵکی وڵاتانی ئوروپایی لێ بە ئاسانی ئاوا دەتوانن بە دوور لە هەر چەشنە تەعەسوبێک ڕێی بگۆڕن و دەنگ بدەن بە بەرنامەی بەرەیە کە پێیان وایە قازانجی داهاتووی خۆیان و کۆمەلگاکانی تێدایە. ئەم دوو هەڵبژاردنەی کۆتایی هاوی تۆ ئاماژەت دەکرد لە فەڕەنسا و لە بەریتانیا بەڕێوە چوو، بە بڕای من ئەتوانین چەند خاڵێکی وەک خاڵی گرنگ لە بەرچاو بگرین کە دەتوانێت لە وەکو ئازمونێک لە هەر شوێنێکە لە هەر وڵاتێکە لە هەر پێگەیشکەی دنیا سوودی لێوەربگیرێت، کەڵکی لێوەربگیرێت. یەک لەوانە ئەوەیە کە ئێمە دەبێت هەمیشە چاوەڕوانی ئەوە بین کە وەک پێشتر باسم کرد خەڵک بە شێوەیەکی کۆمەڵایەتی لە کاتە هەستیارەکاندا بڕیاری خۆیەدا، ینی مەرج نییە بڕیاری کۆمەڵایەتی خەڵک یا بڕیاری خەڵک بە گوێرەی ئەو ئامادەکاری سیاسیانە بێ کە هێزە سیاسیەکان بۆیان ئامادەکردون. بەرحاڵ مەسەلەن ئەوە ڕەنگە وەکو پێشتر باسم کرد کە هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا کە وەکو وتم جۆرێک مەترسی بەدی هێنا، جۆرێک مەترسی هاتنی ڕازڕەوی تونڕەوی بەدی هێنا. مەسەلەن ئەگەر تێبینی بکەیت لە هەڵبژاردنەکانی فەڕەنساش و بەریتانیش مەسەلەن ڕێژەی بەشداریکردنی خەڵک زیادی کرد، کەواتە هەستیاری خەڵک بەبارەوە دۆخە سیاسیەکە زیادی کرد، بۆیە بەبرامێنەوە خاڵێکی گرنگە. و خاڵی دووەم مەسەلەن بە کۆمەڵایەتیمانەوەی ئەکتی سیاسیە، مەسەلەن ئەکتی سیاسی چەندها لە چواردیواری حیزبە سیاسەکانان نییە، مەسەلەن خەڵکیش لە دەرەوەی حیزبەکان، لە دەرەوەی کوت لە سیاسەکان، لە دەرەوەی هێزە سیاسەکان بەشداری سیاسی دەکە، کە بە بڕای منەوە خاڵێکی جددیە لە هەموو شوێنێک دەتوانین ئەمە پشتی پێ بەستین. و پێم وابێت لە زۆر وڵاتی تریش ئەم ئەزمونە دووبارە بۆتەوە کە یەکێ لەوانە مەسەلەن وڵاتی ئێرانە، یعنی مەسەل ئەکتی سیاسی تەنها لە چوارچێوە سیاسەکاندا، لە چوارچێوەی حیزبەکان و کوت لە سیاسەکان و هێزە سیاسەکاندا قەتیس نەبووە. و یەکێ لە گرنگیەکانی باڵێن سیاسەتیش ئەوەیە کە نەهێڵین ئەمە لە چوارچێوەی حیزبە سیاسەکان و بڕیار و ئەمرونەی حیزبە سیاسەکان و کوت لە سیاسەکاندا قەتیس ببێ و گیر بخوا و خەڵک بەشداری سیاسی بکە. بە بڕای من یەکێ لەوانەیە کە ئێمە لەو دوو هەڵبژاردنەدا بینیمان. بەرحاڵ خاڵێکی تر مەسەلەن پێ ئەو هاوپەیمانەیە بوو کە ڕاستیەکەی لە بەرچاوگرتنی خاڵە هاوبەشەکان لە نزیک بوونەوەی با بڵێن هێزە چەپەکان لەسەر بنەمای خاڵی هاوبەش، لەسەر بنەمای ئامانجی هاوبەش، لەسەر بنەمای سیاسەتی هاوبەش، لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی با بڵێن خەڵک، لە جیاتی ئەوەی کە لەسەر بنەمای بەرژەوەندێ بەرتەسکە حیزبیەکان، لە جیاتی ئەوەی کە با بڵێن سیاست بترێنجینێ ناو چوارچێوە تەشکیلاتی بەرتەسکەکانەوە، لەسەر ئاستی کۆمەڵایەتی بەرژەوەندی با بڵێن گشتی و کۆمەڵایەتی لە بەرچاو بگیرێ لەسەر خاڵە هاوبەشەکان وەک باسم کرد بۆ پێکهێنانی بەرەیە کە ئەمە فرسەتێک دەدا بە هەم خەڵک ئومێدی با بڵێن پێوەگرێدەدا و هەم دەتوانێت هێزێکی زیاتریش بە هێزە چەپەکان ببەخشێت لە هەر شوێنێک بێ. بۆیە لە جیاتیەوەی کە خاڵە جیاوازەکان خاڵ ناکۆکەکان بۆ نیشاندانی جیاوازی قوت بکرێتەوە، لە جیاتیەوە جیاوازەکان تۆخ بکرێتەوە، خلافەکان تۆخ بکرێتەوە، خاڵە هاوبەشەکان بکرێن بە مەبنا و بنەمای دروستکردنی هاوپەیمانێتی و پێکهێنانی بەرەی فراوانی، مەسەلەن بە معنایەک با بڵێن حیزبە سیاسەکان ببن بە بەشێک لە ئەکتی سیاسی کۆمەڵایەتی و ئەکتی سیاسی خەڵک، لە جیاتیەوەی کە خەڵک بخەنە ناو یا مەسەلەن سیاسەتە بێ بۆی خەڵک بخەنە ناو چوارچێوەی سیاسەتی حیزبەکانەوە، حیزبەکان ببن بە بەشێک لە ئەکتی سیاسی کۆمەلگا. ئەوەش بە بڕای من خاڵێکی جدی بوو. مەسەلەیەکی تریش ئەوەی کە مەسەلەی دیموکراسی کە بە دڵنیاییەوە لە وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوایی کە ئەتوانین بڵێن پێگەیەکی هەیە و واقعەتێکی زیاتری هەیە، بەسەر بەخۆلەوەی کە وەکو ڕێگاچارەیەکی بنەڕەتی نەیتوانیوە جواب بداتەوە. هێشتا لە زۆر شوێنیش مەسەلەن توانم بڵم ببن بەس گەیشتووە، ینی ناکام بووە بۆ بەشێک لە فڕوفێڵی سیاسی. بەڵام لەگەڵەوەشدا دیسانەوە بە بڕوای من ئێکێ لەو دەرسانەیە کە پێمان دەڵێ کە
نابێ ئەمە ڕەها بکرێ بۆ بەرەی ڕاست، نابێت جێ بهێڵێرێ بۆ بەرەی ڕاست تەربەخۆلەوەی کە ئەمە استراتیژی سەرەکی بەرەی چەپ نییە، بەڵام نابێ مەسەلەن نادیدەش بژیرێ دەبێت لەو مەدانانە بێکە سوودی لێ ببیندێ کە کەڵکی لێوە بگیرێەوە لە کاتێکدا کە با بڵێن ئیمکانی سوود لێبینینی هەیە بتوانین بەدەستەوە بگیرێ و خەڵک لەم ڕێگایە ڕۆڵی خۆی ببینێ و حیزب سیاسی چەپەکانیش بتوان کاری تێدا بکەن. ببوورن خاڵشکە کە دەمێت با بڵێن ئاماژەی پێ بکەم کە وەکو دەرسێک لە بەرچاوی بگرین ئەویشەوەیە کە لەم هەڵبژاردنەدا گەنجان لاوان مەسەلەن زۆرترینی ئەوانە بوون کە دەنجان بە چەپەکاندا، ئەمە بمعناوەیە کە چەپەکان لە ناو گەنجان و لاوانی با بڵێن ژنوپیا و با بڵێن هێزیان هەیە نفوزیان هەیە و ئەوەشمان پێ دەڵێ کە گەنجان لاوان کوڕ و کچەوە هەڵبەتە با بڵێن بکرێکی سیاسی ئەساسین لە ئاڵوگۆڕە سیاسیەکانی کۆمەلگای ئەمڕۆدا لە هەر شوێنێک بە بڕای من ئەمە وەکو مەسەلەیەکی سیاسی لە هەر شوێنێکی دنیا بیمافیا لە وڵاتانی ئێمەش دەبێت لە بەرچاویان بگرین و یەکێ لەو هێزە سیاسیانە بن، یەکێ لەو هێزە کۆمەڵایەتیانە بن کە کاری سیاسیان لەسەر بکرێ و وەکو بکرێکی سیاسی چاویان لێ بکرێ. زۆر باشە بەڕێز کاک عەلی، منش پێم وابێ یەکێک لە گرنگترینەکانی ئەم حاڵانەی کە باس کرا ئەوەی کە ئەو هاوپەیمانی بەرەی چەپ ئەوەی کە بەرژەوەندی حیزبیان لابردووە، بەرژەوەندی خەڵکیان لەبەر چاوگەردووە، تەنانەت ئەوەی کە ئاماژت پێدا لە کۆتاییدا دەنگدانی لاوان بوو کە زۆر بە خۆشحاڵیەوە دیارە ویست و داخوازیەکانیان هەمووی لە بەرەی چەپدا دەبیندرێتەوە. بەڕێز کاک عەلی، من پرسیارێکم نەماوە، خۆتان لە کۆتاییدا ئەگەر دەتانەوێت ئاماژە بە خاڵێکی نەوتراوکەن فەرموو. دەکەم خۆش وەڵامە شتێکی زیاترم نییە، بەڵام ئەوەی کە باس لە پەیوەند بەم پرسەوە ئەوەیە کە چاپ هێشتا شانسی هەستانەوەی هەیە بە پێچوانەوەی کە با بڵێن سیستەمی سەرمایه‌داری ئیدعای مەرجی ئەم بزوتنەوەی کرد سەربەخۆ لە هەر کەم و کوڕێک لە هەر پاشەخشەیە کە کردی، بەڵام لە هەر کاتێکدا ئەم بزوتنەوەیە ئەگەری هەستانەوەی هەیە، ئەگەریەوە هەیە کە کۆمەلگا متمانی خۆی بداتەوە و بەڵام هەڵبەتە مەش مەربوطە بەوەی کە پەیوەستە بەوەی کە کۆمەڵێک با بڵێن لە پەیوەند بە هەلومەرجی دیاریکراوی کۆمەلگای ئێستاوە نەک لە پەیوەند بە ڕابردووە، ینی سیاسەتی خۆی بەرنامەی خۆی لە دەقەکان و لە کتێبەکانەوە دەرنەچێشێ، لە ڕابردوو دەرنەچێشە، لە کۆمەلگای واقعی ئێستای کۆمەلگاوە سیاسەت و پلان و بەرنامەکانی خۆی بخاتە ڕوو. بە بڕای من شانسی هەستانەیەکی لەو بزوتنەوانەیە کە شانسی هەستانەوەی هەیە و من ڕاستەکە گوێم لە قسەیە بوو لەم ڕۆژانە هەر لە پەیوەند بەم مەسەلەیەواڵێ ئەگەر چەپ جاریشکە نێتەوە مەیدان ئەگەری ئەوە هەیە کە سەرمایه‌داری ڕوو کاتە شۆڤێنیزم ببێ بەدیلی ئێستای سەرمایه‌داری. بۆیە بە بڕای منەوە مەسەلەیەکە ئەبێ لە بەرچاوی بگرین و بە تایبەتی ئەوەی کە سرودی ئینتەرناسیۆناڵ مەسەلەن بە تایبەت لە فەڕەنسا کە سرودی ئینتەرناسیۆناڵ لە ناو براوەکانی ئەم هەڵبژاردنەدا جۆمان لێ بوو مەسەلەن لەسەر ئاسی جەماوەری و لەسەر ئاسی نخبە سیاسیەکەشی تقریبەن ئەمە بە جۆرێک ئەوەی نیشاندا بڵێ چەپ زیندووە، چەپ نامرێ ئەوەی کە بە قەولی نەکە ئاڵێ نایشکێنێتەوە دانەری تۆپی زەمان. دانەری تۆپی زەمانیش ناتوانێت ئەم بزوتنەوەی بشکێنێ، ئەم زوتنەوەیە هەیە و مەوجودە و بەڵام بە بڕای من ئەبێ کۆمەڵێک گرفت و کێشەی خۆی هەیە بێ حەکیمانە جوابی ئەو کێشە و گرفتانەی خۆی بداتەوە. بەڕێز کاک عەلی مەولود، چالێکی سیاسی و مەدەنی زۆر سپاس دەکەین بۆی کە بەشداریتان لەم بەرنامە تایبەتەی ئەمڕۆی تلویزیۆنی کۆمەڵە کرد. بەڵێ عەزیزان و خۆشەویستان، زۆر سپاس بۆ ئەوەی کە ئێوەش تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. ئەم بەرنامە تایبەتەش کە هەروە خۆشتان بینیتان لەسەر هەڵبژاردنەکانی ئەم دوانەی وڵاتانی ئوروپا و ئاکامانەکانی بوو و هیواداری کە جێگەی سەرنج و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستی جوو بێت. تا بێگەشتنەوەیکی تر هەر بەشی بەشادی.